ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناونیشانی هەرێمی کوردستان لە جانتاکەی تۆمباراکدا هەتا شەمێرانی ئەم بابەتی ئامادە کردەوە. لە دوای دەست بەکاربوونی وەکو نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ عێراق، ناوی تۆمباراک زۆرجار لە بازنەی سیاسی عێراق و کوردیدا دێتە ئاراوە. ئەوە تەنها نوێنەرایەتی خۆی ناکات، بەڵکو دیدگای ئیدارەیەکی ئەمریکیە کە هەوڵ دەدات ئەو لەوێتەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕێگ بخاتەوە لە نێوان گۆڕانکاری خێرایەکانی ناوچەیی و ململانی ئاشکراکان لە چەندین بەرەدا. بۆیە پرسیاری ڕاستەقینە ئەوە نییە تۆمبارەک کێ، بەڵکو چۆن سەیری عێراق دەکات بەگشتی و هەرێمی کوردستانیش بەتایبەتی. کورد لە هەرێمی کوردستان کاتێک باسی دۆزی خۆی دەکات، باز لە گەلێک دەکات کە زمان و کلتور و ناسنامە و یادەوەری بە کۆمەڵ و مێژوویەکی دوور و درێژی خەباتی هەیە. بەڵام کاتێک بڕیاردەرانی پایتەختە گەورەکان باز لە کوردەکەن، زۆرجار باسەکە لە دەوری ئاسایش و هاوسەنگی هێز و سەقامگیری و بەرەنگاربوونەوەی تیرۆر و بەڕێوەبردننی قەیرانەکان دەسوڕێتەوە. ئەمانە دوو زمانی تەواو جیاوازن. بە حکومدان بەو دیمەنە سیاسیەی ئێستا پێدەچێت تۆمبارەک لەو ڕوانگە تەقلیدیەوە کار بکات. ئەو وەک کۆمەڵێک پرسە نیشتیمانیە کێبڕکێکارەکان سەیری عێراق ناکات، بەڵکو وەکو خاکێک لێ دەڕوانێت کە دەبێت ڕێگری لە داڕمانی بکرێت. بۆیە لەم ڕوانگەیەوە کورد تەنیا نەتەوەیەک نییە کە داوای مافەکانی دەکات، بەڵکو یاریزانێکی سەرەکیە کە لە هاوکێشەی ئاسایش و سەقامگیریدایە. ئەم تایبەتمەندیە ڕەنگە لای زۆرێک لە کوردەکان بە باشی لێ نەڕوانرێت، بەڵام ڕنگدانەوەی شێوازی بیرکردنەوەی جلهێزە گەورەکانە. سەرکەوتنی دیبلۆماسی ئەمریکی بە پلەی ئەو هاوسۆزیەی مرۆڤ هەستی پێدەکات بۆ خواستەکانی گەلان ناپێورێت، بەڵکو بە توانای مرۆڤ بۆ پشگیریگرتن لە قەیرانەکان و پاراستنی بەرژەوەندیەکان و پاراستنی هاوسەنگیەکان دەپێورێت. هەر لەبەر ئەم هۆکارە ئەوەی ئەمڕۆ بۆ واشنتۆن گرنگە مشتومڕە مێژوویەکانی دەوروبەری مافە نەتەوەیەکان نییە، بەڵکو پاراستنی عێراقێکی تاڕادەیەک سەقامگیر و ڕێگریکردنە لە هەر ململانەیەک کە بتوانێت هەڕەشە لە بەرژەوەندیەکانی بکاتیان ئاژاوە بکاتە ئەو بینەوە. بەڵام کێشە کاتێک سەر هەڵدەدات کە هۆکاری گەلێکی تەواو لە راپۆرتێکی ئەمنیدا بۆ تەنها بابەتێک کورد بکرێتەوە، کاتێک کورد لە ڕۆڵێکی کاتی ئەمنی جوگرافی یان سیاسیدا قەتیس دەبێت، جەوهەری مەسەلەکە لە دەست دەچێت. کورد لە ماوەی دەیان ساڵدا تەنیا بۆ ئەوەی تەنیا وەک فاکتەری سەقامگیر سیر بکرێت دەیان هەزار گیانی بەخت کردووە، بەڵکو گەلێکن کە هەوڵ دەدەن پێگەی سیاسی و دەستوری و نەتەوەی خۆیان بتەوتر بکەن، واقعێک کە ناتوانرێت لە هیچ هاوکێشەیەکی ئەمنیدا کورد بکرێتەوە. ڕەنگە هەر ئەمە ژوای کردبێت کە زۆرێک لە کوردەکان هەست بە وریایە بکەن لە هەر نێردەیەکی نوێیان بەرپرسێکی نێودەوڵەتی مێژوو فێری کردوون کە جلهێزەکان بە خێرایی ئەولەوێتەکانیان دەگۆڕن. هاوپەیمانێک لە قۆناغێکدا ڕەنگە لە قۆناغێکی دیکەدا ببێتە نیگەرانیکی لاوەکی. ئەوەی ئەمڕۆ پێدەچێت پابەندبوونێکی استراتیژی بێت، ڕەنگە سبەی ببێتە تەنها وردەکاریەک لە حیساباتی گەورەتردا. بەڵام زیادەڕەوی لە گرنگیدان بەو شتانی کە تۆمبارەکیان هەر کەسێکی تر دەیانەوێت دەتوانێت ببێتە هۆی دەرئەنجامی هەڵە. مەسەلەکە لای نێردەی ئەمریکا نییە، بەڵکو لای کورد خۆیەتی. گەلان داهاتوی خۆیان لەسەر بەڵێنی ئەوانی تر بنیات نانن، بەڵکو لەسەر توانای بنیاتنانی دامەزراوەی بەهێز و یەکخستنی گوتاری سیاسی خۆیان و بەرگریکردن لە بەرژەوەندیەکانیان و بە شێوەیەکی واقعی و زیرەکانە بنیات دەنرێت. ڕەنگە تۆمبارەک بیرۆکەی نوێ سەبارەت بە پەیوەندی نێوان بەغدا و هەولێر بهێنێتە ئاراوە، ڕەنگە هەوڵی کەمکردنەوەی گرژیەکان و کردنەوەی کەناڵەکان بۆ گفتوگۆ بدات، بەڵام ئەوەی دڵنیایە ئەوەیە کە هەر پرسێکی یان هەر بەرپرسێکی ئەمریکی بە پلەی یەکەم پابەندی بەرژەوەندیەکانی ئەمریکا دەمێنێتەوە. سەبارەت بەمەش بەرژەوەندیەکانی کورد کەس لە خودی کورد باشتر بەرگریان لێ ناکات. بۆیە ئەو پرسیارەی ئەمڕۆ دەبێت کورد نیگەران بکات ئەوە نییە چی لە جانتاکەی تۆمبارەکدایە، بەڵکوەوەیە کوردیدێکی یەگرتووی هەیە کە جیهان ناچار بکات گویان لێ بگرێت و تەنها وەکو پرسێکی ئەمنی لە ناوچەیەکی پڕ لە کێشەدا مامەڵەیان لەگەڵدا نەکات. یوڤال نۆح هەراری لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەڵێت ناتانیاهۆ گەورەترین دوژمنی ئیسرائیلە. ئەمێژوو نووسە و نووسەرە ناودارە ئیسرائیلیە جارێکی دیکە بە توندی هێرشی کردوتەوە سەر سەرۆک وەزیرانی ئیسرائیل و بانگەشەیەوەی کردکە کەس بە ئەندازەی ئەو
میلەتی ئیسرائیلی لە ناوخۆدا دابەش نەکردووە هاوکات ڕەخنەی لە سیاسەتی ئیسرائیل لە کەرتی غەزە و کەناری ڕۆژئاوا گرت و وتی ئیسرائیل لە ڕووی سەربازیەوە دەردەکەوێت بەڵام لە دەرەوەی وڵات پشتیوانی لەدەست دەدات. هەراری لە چاوپێکەوتنێکدا باسی لە هەڵوێستی ئیسرائیلەکان بەرامبەر بە ئازارەکانی فەڵەستین کرد. ئاماژەی بەوە کرد کە زۆرێک لە ئیسرائیلەکان بە سەختی تەنها دان بەوە دادەنێن کە فەڵەستینیەکان ئازار دەژێشن. ئاماژەی بەوەش کرد تەنانەت کاتێک ئیسرائیلەکان لە ڕووی فیکریەوە لەوە تێدەگەن زۆرێکیان ناتوانن ڕاستەخۆ سەیری ئەم ئازارە بکەن. گوتیشی وێنەی منداڵێکی برسی لە غەزە پیشانیان دەدەیت ئەوانیش دەڵێن ئەمە هەواڵی ساختەیە یان یەکسەر گفتوگۆکە دەگۆڕن بۆ شتێکی دیکە وەک ئەمە بەهۆی حەماسەوە. نوح هەراری زیادی کرد ئەگەر مرۆڤ پێی وابێت ئیسرائیل بە تەواوەتی ڕاز دەکات و حەماس بە پرسیارەتی تەواو لە ئەستۆ دەگرێت لە بەرامبەر ئەو شتانەی لە غەزە ڕوودەدەن دەبێت بتوانێت ئاوەڕێک لە دەرئەنجامەکانی بداتەوە. ئەوەتی ئەگەر ئەوەندە ڕاز بێت ئەگەر ئەوەندە ئەخلاقی بێت پێویستە ئاسان بێت بۆت کە سەیری دەرەنجامەکانی دادپەروەری بکەیت بەڵام زۆر کەس بە سادەی ناتواننەوە بکەن. هەروەها ئاماژەی بەوەدا کە ئیسرائیل دەسەڵاتی خۆی بە شێوەیەک بەکار ناهێنێت کە بتوانێت ڕێکەوتن لەگەڵ فەڵەستینیەکان دروست بکات. دەبێت تا ڕادەیەک پشت بەهێز ببەسێت بۆ دڵنیابوون لە سەیشت بەڵام بە سادەی ناتوانێت ئەمە تاکەشت بێت. ئاماژەی بەوەش کرد ئەگەر هێز تاکە گەرمتی یاسایش بێت لە کۆتاییدا دەبێت هەموو جیهان داگیر بکەین. من دەڵێم ئیسرائیل سوپاکەی هەڵبوەشێنرێتەوە بەڵام باشترە هەم سوپایەکی بەهێز و هەم ڕێکەوتی ئاشتی هەبێت نەک تەنهایەکێکیان. سەبارەت بە حەماسی ژووتی سینوەر سەرکەوتنێکی سەرسوڕهێنەری بەدەستەوە بووە تەنها بەهۆی دڕندەی خۆیەوە سەرکەوتنی لەدەستدا. لە حوتی تشرینی یەکەمدا حەماس توانی سەرکەوتنێکی سەربازی سەرسوڕهێنەر بەدەست بهێنێت بەسەر سوپای ئیسرائیلدا و ئیسرائیل زەلیل بکات. ئاماژەی بەوەش کرد حەماس دەیتوانی سەرکەوتنێکی سیاسی و جیۆپۆلیتیکی زۆر گەورەتر بەدەست بهێنێت ئەگەر تەنها شتێکی جیاوازتری کردبا وەکو خۆی دەڵێت بارەمتە مەدەنیەکانی ببەخشیایە. ناوبراو سیناریۆیەکی ئۆڵتەرناتیڤی وەسف کرد کە تیایدا حەماس بە هەمان شێوە هێرشی کرد بوو بەڵام لە بری کوشتنیان ڕفاندنی هاوڵاتیانی مەدەنی ئیسرائیل دەیانگرت و بانگێشتی میدیاەکانی جیهانی دەکرد بۆ ئەوەی ببینن ئاو خۆراک و دەرمانیان پێدەکات. وتی لەو حاڵتەدا حەماس سەربازەکانی وەکو دیلەکانی جەنگ دەگرت کە ئەمە شتێکی شەرعیە بەڵام زیان بە هاوڵاتیانی مەدەنی نەیدەگەیان بڵێن. لە سیناریۆیەکی لەو جۆرە داوتی دەستی ئیسرائیل بەسرا بووە هەردوو ڕێگەشتی جیهانی و ئیسرائیل ڕێگەیان نەدا غەزە بۆ قەبارەی بردومان بکات. وتی لە جیهانێکی ئاوادا شەرعیەتێکی زۆر کەم دەبوو بۆ وەڵامدانەوەی سەرسەختی ئیسرائیل دژی غەزە. حەماسیش سەردەکەوت نەک تەنها سەرکەوتنێکی تاکتیکی بەڵکو سەرکەوتنێکی سیاسی گەورە. ئەوە بڵێن ڕووی نەدا تەنها بەهۆی دڕندەی یەکایانەوە. وتی ئیسرائیل بە شێوەیەکی تاکتیکی لە هەموو شەڕێکدا سەرکەوتنی بەدەستهێنا کە لەم شەڕەدا ئەنجامیدا بەڵام شتێکی قوڵتری لە دەستدا ئەو چیرۆکەی کە شەرعیەتی لە جیهاندا پێبەخشی. وتی ئەگەر لە درێژخایاندا ئەو چیرۆکە لە دەست بدەیت ئەوە شتێکی ڕاستەقینەت لە دەستداوە ئەویش پشتیوانی نێودەوڵەتیە. ناوبراو حکومەتی ناتەنیاهۆی بە گرەوکردن لەسەر نەزمێکی بەهێزی جیهانی وەسف کرد. ئاماژەشی بەوە کرد پێی وایە ئیسرائیل گرەوێکی گەورە دەکات لەسەر ئەوەی جیهانبینی ستیڤن میلەر ڕاوێژکەر یاسایشی نیشتیمانی جوولەکەکانی ترەمپ زاڵ دەبێت و ئاماژەشی بەوەش کرد جیهان دەبێت یان دەبێتە شوێنێک کە دەسەڵات تاکە شتە گرنگە. ئیسرائیلی شتێک دەبێت لە پەڵەوەنەکانی ئەو جیهانیە. ئەوە ئەو گرەوەیە کە حکوومەتی ناتەنیاهۆ دەیکات. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە ژینگەی هەرێم لە چی دۆخێکدایە. سەمەد محەممەد حوسێنم بابەتی ئامادە کردووە. بۆ یەکەمین جار لە ساڵی 1972 لە سەراستی نێودەوڵەتی و پرسی ژینگە خراە بەرباس و گفتوگۆ و لەو بارەشەوە گفتوگۆیە کرا و هەندێک لەو کێشە و مەترسیانەی ئاماژەی پێدرا کە ڕوبەڕووی ژینگە بۆتەوە. بۆیە لە ساڵی دواتریش یان لە ساڵانی دواتریش لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە ڕۆژی 5 حوزەیران وەکو ڕۆژی جیهانی ژینگە دەستنیشانکرا. لەو کاتەوە تاوەکو ئێستا ئەمڕۆ ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە ژینگەیەکان گەورەتر و کاریگەریەکانی لەسەر سروشت مرۆڤ زیاتر بۆ زیاتر دەبێت. بۆیە لەسەر ئاستی جیهان ساڵانە لە ڕۆژی ژینگە و کاتەکانی دیکە دەیان و سەدان چالاکی جۆراوجۆر لەسەر ئەو پرسە ئەنجام دەدرێت بۆ هۆشیارکردنەوەی دەستنیشانکردن و چارەسەری کێشەکان. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو کاریگەریانە و لە ئەنجامی زۆربوونی دانیشتوان و فراوانبوونی شارەکان و بەکارهێنانی زۆری سەرچاو سروشتەکان و واهیتر هەرێم لە بەردەم کۆمەڵی کێشەی ژینگەی مەترسیداردا لێردا
بە کوردی ئەمەژە بە هەرە سەرەکیەکانی ئەو کێشانە دەکەین. یەکەم چارەسەر نەکردنی کلێش پاشماوەی خۆڵ و قاشاک. ڕۆژانە هەزاران تەن پاشماوە بە تێکەڵی جۆرا و جۆرەکانی ئۆرگانی پلاستیکی کاغەز و تەندروستی یان بابەتی تەندروستی بڵێن لە زەبڵخانەکان فرێ دەدرێن و کاریگەری خراپی هەیە لەسەر خاک و هەوا و ئاوی ژێرزەویش. بەداخەوە ببورن بەداخەوە تاوەکو ئێستاش هیچ ڕێکارێکی پێویست و سەردەمیانە نەگیراوتە بەر بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژە زۆرەیان چارەسەر بە شێوەیەکی زانستی و سەردەمیانە. پاڵاوگە و کارگەکان ژمارەیەک پاڵاوگەی بەرهەمە نەفتیەکان و کارگەی گەورە هەن کە کەمترین مەرجەکانی پارستنی ژینگەیان تێدا بە تایبەتی ئەو ناوچانەی ئەو کارگانەیان تێدایە سەر و دانیشتوانەکەی لە دۆخێکی خراپدان و تەنانەت ڕێژەی نەخۆشی مەترسیدار و دەرێژخایەنەکان زۆر بەرزە لەلایەن بە پرسەکان وەکو پێویست ڕێکاری پێویست ناگرنەبەر لە پێناو کەمکردنەوەی زیانەکەن. خاڵێکی تر لەو کێشانە چارەسەرنەکردنی ئاوی بەکارهاتوو لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان. ڕۆژانە لە بوارە جێرجەکاندا سەدان هەزار مەتر سێجا ئاو بەکار دەهێنرێت. ئاو سەرچاوی ژیان و سەروەتێکی نیشتیمانی زۆر گرنگ و بە نرخە بۆیە پاراستنی ئەرکی هەرە لە پێشینەی دەسەڵاتە. ئەوەی جێگەی داخە وەک پێویست کار نەکراوە بۆ کەمکردنەوەی بەفیڕۆدان و ڕیسایکلکردنەوەی دووبارە بەکارهێنانەوەی لە بوارە جیاوازەکاندا. ئەمە جگە لە بەفیڕۆدانەکەی ئاوی پیسی بەکارهاتوو کە تێکەڵ دەبێت یان دەڕژێتە سەرچاوەکانی دیکەی ئەویش پیس دەکات و کاریگەری خراپی لەسەر دروست دەکات. کەمی ڕێژەی سەوزایی شارەکان کە سەرجەم شارەکانی کوردستان ڕێژەی سەوزاییان لە خوار ئاسی ستانداردی جیهانیدایە. دیزاینی خانوو و گەڕەک و شقامەکان لە ڕووی سەوزاییەوە وەکو پێویست نییە. کێشەیەکی دیکەژەوەیە کە لە زۆر شوێنی دانیشتوان لە شارەکانی کوردستان ڕووبەرێکی زەوی تەرخانکراوە بۆ سەوزایی. زۆر ڕووبەریان تەرخان کردەوە سەوزایی بەڵام کەچی لایەن خەڵکی دەستڕۆیشت و دەستی بەسەردا دەگیرێەوە لە بوارێکی دیکە قازانجی کەسی بەکار دەهێنرێت و ژیان و تەندروستی هاوڵاتیانی لەبەرچاو ناگرێت کە دەرەنجامەکەی چیە. زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی هەوا ئۆتۆمبیلە دووکەڵی ئۆتۆمبیل لە هەرێم زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل هەیە واتە هەرێمی کوردستان ئەڵێم بەخێرایی ئەم ڕێژێش هەر زیاتەکەن. لاوازی گواستنەوەی کشتی هۆکاری سەرەکی ئەو ژمارە زۆرەیە تا پلان و بەرنمەیەکی باشداننرێت بۆ پەرەپێدانی گواستنەوەی گەشتی کەمکردنەوەی زیانە ژینگەیەکانی ئۆتۆمبیل مەحاڵە. ئەم کێشەیە چارەسەرکێ. پرسی ژینگە پرسێکی جیهانیە گۆڕانکاریە ژینگەیەکان لەسەر ئاستی جیهان کاریگەری لەسەر ئێمەش دەبێت. ژینگەی ئێمەش کاریگەری لەسەر دەوروبەرمان دەبێت. لەبەر ئەوە هەر خزمەتێک لە بواری ژینگەی وڵاتەکەی خۆمان خزمەت بە ژینگەی خۆمان و دەوروبەرمانە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بەناونیشانی چۆن دەتوانین خۆکوژی کەم بکەینەوە. دکتۆر هەژار معروفم بابەتی ئامادەکردو بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بەداخەوە کە یەکێ هەوڵی خۆکوشتنەدات یا ئەوەی ئەمرێ و چارەسەری مردنیش نییە یا بە سەختی بریندارە بێت و چەندین لێکەوتەی جەست هەیە و دەرونی و کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە کە وەک مۆرێک تا لە ژیانیدایە پێوەی دەمێنێتەوە و ڕووداوەکەی بیری خۆی و خەڵک دەهێنێتەوە. بەم ڕەفتار و دەربڕین و نیشانە و گۆڕانی سیر و سەرنجڕاکێشانە لە کەسەکەدا دەتوانین بزانین ئایا کەسەکە بیر و نیازی خۆکوشتنی هەیە یان نا. زۆرجار نیشانەکان وەک هاوار هانایەک وایە بۆ فریاکەوتنی کەسەکە بەڵام دەوروبەر گوێی پێنادەن و بەڕاستی نازانن و بگرە ئەگەر دەوروبەرەکە ڕق و زبر و ناڕۆشن بیر بێت گاڵتە و تیز و تەوز بە کەسەکە دەکەن و پێی دەڵێن درۆ دەکات. نیشانەکان بە کوردی کەسەکە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ باسی مردن و خۆکوشتنی خۆی دەکات هەز ئەکات بارە بەسەر خێزانەکەیەوە بە مردنی ئەم ڕزگاریان دەبێت ڕەشبین و نەئومێدە لە خۆی و خەڵک و دنیا ئەڵێ نەخۆ متوانم نەدڵ سۆزانم ئەتوانن کێشە و ناڕاحەتەکانم چارسەرکن بەهای خۆی و بڕوا بە خۆیبوونی نەماوە ڕاڕایە و بڕیاری بۆ نادرێ توانای بەجێگەیاندنی ئەرک و فەرمانەکانی ژیانی ڕۆژانەی نامێنێ حەز و خولیا و چالاکیە چێژ بەخشەکانی نامێنێ لە کۆمەڵ و تەنانەت لە ئەندامەکانی خێزانەکەی خۆشی دادەبڕێت و تەنیا دەمێنێتەوە ئەگەر نە کەسەکە خۆی و نە دەوروبەرەکەی هیچیان نەکرد بۆ چارەسەر ئیتر وردە ڕەفتارەکانی زۆر دەگۆڕێ بۆ نمونە ڕەفتار و بڕیاری هەڵە و زیان بەخش و سیر دەکات و ئۆتۆمبیل زۆر خێرا و خراپ لێ دەخڕێ
مەی یا مادەی هۆشبەر بەکاردێنێ خۆی بریندار دەکات لە موبایلەکەی دەدەکەوێتە گەڕان بە دوای ڕێگەکانی خۆکوشتن چەندین ڕۆژێ پێش خۆکوشتن گۆڕانی لە پڕ و سەرنجڕاکێش لە هەست و سۆزی ڕوودەدات بۆ نمونە لە نائارامی هەڵچوون و هەژان و بێئۆقرەیەوە بۆ ئارامی ماتی و کڕێ و بێدەنگی یا بە پێچاوانەکەی لە بێدەنگی و ئارامیەوە بۆ بێئۆقرەی و هەڵچوون و ترسی زۆر نیشان ترسناکەکانی کە دەبنە زەنگی مەترسی زۆر نزیکی خۆکۆشتن ئەمانن کەسەکە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و قەرزەکانی ئەداتەوە پێویستی و شتومەکی شخصی ژیانی ڕۆژانەی دەبەخشێ ئاش ئەبێتەوە لەگەڵ ئەوانەی کێشەی هەبووە لەگەڵیان بە جۆرێک خواحافیزی لەگەڵ هاوڕێ و خزم و کەس ئەکات وەک ئەوەی دوا دیداری بێت لەگەڵیان ڕاستپاردەی دوای مردن کە وەسێت ئەکات بۆ خێزانەکەی نامەی دوا ماڵ ئاوایی دەنووسیا بە شێوەیەکی ناڕاستە خۆ فەلسەفی قسەکانی دەردەبڕێ کە بڵین بەرەو مردن دەڕوات بۆ نمونە ئەڵێت ژیان بێهودەیە خۆزگە نەبوومایە تەواو ئەرکی خۆم بەجێهێنا و هیچ کێشەیەک لە دوای خۆم بۆ کەس جێ ناهێڵم ئیتر لەو دنیا شادە بم بە خۆشەویستان ئەگەر دەوروبەر لەم قۆناغەدا ئەو شتە گومان لێکراوانیان لە نزیک کەسەکە دۆزیەوە کە بۆ خۆکوشتن بەکاردەهێنرێ ئەوە ئیتر دەبێت دەمودەست وەڕەپ و ڕەوان دەربارەی نیازی خۆکوژی لەگەڵ کەسەکە قسە بکرێت و بخرێتە ژێر چاودێری بەردەوام تا بە زووترین کات دەبردرێت بۆ لای دکتۆری دەرونی یا بە ئەمبولانس دەبرێت بۆ بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی هەر ڕوودا و کێشەیەکی قورسی کۆمەڵایەتی و ئابووری و دەرونی و تەندروستی باگەشتی بۆی هەیە ببێتە هۆی سەرهەڵدانی بیری خۆکوشتن کەواتە مەرج نییە کەسەکە پێشتر نەخۆشی دەرونی هەبێت بەڵام هەموو نەخۆشیە دەرونیەکان کەم تا زۆر و بەپێی پلەی قورسیەکەیان و جۆرەکەی ئەگەر گوێیان پێ نەدرا و لای دکتۆری دەرونی چارەسەر نەکران بۆیان هەیە ببنە هۆی خۆکوژی لە هەندێک کەسدا یەکەم دەرکەوتنی نەخۆشیە دەرونیەکەی بە کوشتن دەست پێ دەکات ئەم هەڵە کوشندەی زۆر جار خزم و هاوڕێ و تەنانەت هەندێک دکتۆریش دەیکات ئەوەیە کە ناوێرن یا دڵیان نایە یا خۆیان کەڕ دەکەن لە کێشەکە یا دەترسن ئەگەر لە کەسەکە بپرسن نیازی خۆکوشتنی هەیەیان ناو نیازەکەی نەبێت پرسیارەکە دەبێتە هۆی دروستبوونی نیازی خۆکوشتن لە کەسەکەدا ئەم ترسە هیچ بناغەیەکی زانستی نییە و بە تایبەتی ئەگەر بە شێوەیەکی جوان و ئارام و بە پەرۆش و دڵسۆزی و هاوسۆزیەوە لەگەڵ کەسەکە کێشەکە باز بکرێت بە دڵنیایەوە کەسەکە خۆشحاڵ و سپاسگوزار دەبێت و وا هەز دەکات بارێکی زۆر قرس لە کۆڵ و بیرێکی زۆر ڕووخێنەر و کوشندە لە مێشکی لابراوە زانایان بە مرۆڤ دەڵێن گەردوونی بچووک واتە ئەوەندە ئاڵۆزە وەک گەردوون کە ناتوانرێ بە تەواوی لی تێبگەیت و پێشبێنی کردارەکانی بکەیت بۆیە بەداخەوە هەندێک خۆکوژی هەیە کە چاوەڕوان نەکراو بووە و دەوروبەر هیچ نیشانەیەکی خۆکوژیشیان لە کەسەکەدا نەبینیوە خۆکوژی لە نەخشەی ئاسایی و لە نەخۆشخانە دەرونیەکانیشدا کاتێک ڕوودەدەن کە کەسی نەخۆشی دەرونی لەژێر چارەسەر و چاودێری وردی پیشەی پزیشکی دەرونی و چارەزانی دەرونیدایە بەڵێ بینەران ئەمەش بابەتەکانی ئەمجاری بەنامەی لێکدانەوە هەڵوێز بوو هیوادارم بابەتەکان بەدڵی ئێوە بوو بێت تاوەکو بەنامەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەوڵەیەکتان